بەهای تمەنی ئێرانی ڕۆژ بە ڕۆژ لە دابەزیندایە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. ئێستا بە جۆرێک دابەزینی بەخۆیەوە بینیوە $100 دەکاتە 3 ملیۆن تمەنی ئێرانی بەرامبەر بە مەشکاڵا ئێرانیەکان لە بازاردا گۆڕانکاری ئەو تۆی بەخۆیەوە نەبینیوە. سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیش ئاماژە بەو دەکات هەستکردن بە گۆڕانکاری لە نرخدا چەند مانگێک دەخایەنێت. تمەن لە ئاسی دۆلارە لە دابەزینایە بەرز و نزمیەکە هەنیەگە تە حسابی 4 ڕۆژ لەمە پێش لەگەڵ ئیمڕا بکەی فەرقێک دروست بووە. ئەم فەرقانش بە ئاسانی بازاڕی نابێ بڵێ وەڵا ئەم تمەنە دابەزیەوە شتەرزانە بێ لەبەرەوە ئەو بازرگانی کە هێناوێتی بەو تمەنە گرانەی کڕیوێتی کە پێش دابەزینەکە بووە. تەمان حتمەنەوە بە شتێکی فەوری ئەمە دابەزین بە خۆی نابینێ فترێکی خۆیە بەرزونزمی تمەنەکە ژوای لێک استقرارەتی بازاری خراپ کردو ینی استقراری نەکردووە بۆکو خۆی بمێنێتەوە. ئەمەش بە توانین بڵین بە چەند مانگێ ئەمە دەرەکەی ئەم شتە هەرزانە بێ یان گرانە بێ. دەچینە بازار و سەبارەت بە گۆڕانکاری لە نرخی کاڵا ئێرانەکان دەپرسین کە تا ئێستا ئەم جیاوازیە لە بازاردا نیە. سەرباری ئەوەی بازرگانێک دەڵێت گۆڕانکاری بەپێی بەرز و نزمی نرخ دێتە ئاراوە. تمە ڕۆژ بە ڕۆژ نازم بەرەو خوارەوەیەتوانێت بە ئیخبارەکان تا ئیخبار ناخۆش بێ بە ئێران بەهای تمەن زیاترێتە خوارەوانێ. ئێستا مەسەلەن گەڵایەک بە تقریبا نزیکی کاتە 3 ملیۆن تمەن نزیکی 3 ملیۆن تمەنە. ئێستا بە 29,000 و ئەم دقەیە بە 29,500 تمەنە. ئەشیای ئێرانی هەموو بەعام بە ساری ئەو تمەنەیە ئەو تمەنەکە بەرز بێت و ئەمدا بەزێ ئەمە سارمانە گۆڕێت. ئەو هەب دۆلاریش بوو ئەرت بە تمەندێت و جاری وایە بە دۆلاری کڕین هەر لەوێ بە دۆلار بمانێت جاری وایە بە تمەن بمانێت. تمەن بەرز بێتەوە سارەکانمان دابەزێت تمەن دابەزێت سارەکانمان نزمە بێتەوە. سەرچاوەی کاڵاکانی هەرێمی کوردستان وڵاتانی دراوسەیە کە هاوڵاتیان دەیانەوێت بەهۆی دابەزینی نرخ کاڵاکانیان بە هەرزان دەست بکەوێت بۆ ئەمەش ئەرکی دامەزراوەکانە چاودێری بازاڕەکان بکەن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.